سەد ساڵ بەسەر یەکەم ڕۆژی پرۆسەی خوێندن لە کفری و گەرمیاندا تێدەپەڕێت. خوێندنگای باوەشەسوار کە میراتگری یەکەم خوێندنگای شارەکەیە مەراسیمێکی بۆ ئەو مەبەستە ڕێکخست. بەشێک لەو خوێندکار و بەڕێوەبەرانە ئامادە بوون کە لەم قوتابخانەیەوە پێگەیشتون یان خزمەتیان هەبووە. ستایشی ڕۆڵیان کرا و داواش کرا قوتابخانەکە وەک مۆزەخانەیەکی پەروەردەیی بۆ گەرمیان بناسرێت. ئێمە وەکو قوتابخانەی باوەشەسوار هەستاین بە مەراسیمێک بۆ ئەم یادی سەد ساڵەی خوێندن لە ناوچەی گەرمیان لە شاری کفری بە تایبەتی کە قوتابخانەکەمان بەناوی کفری ئوولە لە ساڵی 1920 دامەزراوە ئەوە ئێستا سەدەیەکە. چەندین قوتابی لەم قوتابخانە پەروەردە بوو لە هەموو نەتەوەکانی تیا بووە، کورد، عەرەب، جوولەکە، هەموو نەتەوەکانی تیا بووە لەم کاتەدا بەبێ جیاوازی و هیچ کێشەیەکیش نەبووە. لە ناو مەراسیمەکەدا پێشانگایەکی دیواری کرایەوە. بەشێک لە وێنەی تۆماری ئەو خوێندکارانە هەڵواسرا بوون کە لە 100 ساڵی ڕابردوودا لەم خوێندنگایە خوێندوویانە و ناویان تۆمارە. لەم قوتابخانەیەوە کەسایەتی ناودار پێگەیشتون، ناویان لە عێراق و کوردستاندا دیارە و هەموو پێکهاتەکانیشی تیادا بووە. لە 1960 قوتابیمە لێرە لەگەڵمانە تەلەبە هەبوو، جوو بوو، تەلەبە بوو، مەسیحی بی، تەلەبە بوو، عەرەب بوو، کورد بوو، تورکمان، یعنی هەمووی پێکەوە. بەڕاستی ئەوسا پێکەوە ژیان زۆر خۆش بوو. ئەمە یەکە کۆنترین قوتابخانەیە لە دەڤەری گەرمیانە و بۆ ئەوە ناویان نا مەدرسە کفری ئوولا، لەبەرەوە ناویان نا ئوولا یەکەم قوتابخانە بووە لێرە. ساڵی 1990 بۆ 1920 یەکەم ساڵی خوێندن بووە لە کفری و ناوچەی گەرمیاندا و ڕۆژی 1 تشرینی یەکەمی ئەو ساڵەش یەکەم زەنگی خوێندن لەم قوتابخانەیەوە لێدراوە کە ئەو کات پێیان وتووە قوتابخانەی کفری ئوولا. ئەم مێژووە دەرگای ئەو پێشنیارە دەخاتە سەرپشت کە قوتابخانەکە لەمەودوا ببێتە مۆزەخانەی پەروەردەی گەرمیان. سامانکەریم کورتسات نیوز، کفری.